ئەمڕۆ لە ناوچە گەشتیاریەکان دیمەنێک سەرنجی منی ڕاکێشە ئەوش گروپی ئۆفرۆدی هەڵەبجە بوون. جێی پرسیار بوو بۆ من کە ئەوان لەم کەشوهەوا خۆشەدا چیەکەن لێرە ئۆتۆمبیلەکانیان هەمووی قوڕ بوو تا دەچمە لای خۆیان بزانم ئەوان من هەر لەو شوێنانە بینیومە کە خەڵک پێویستیان پێی بووە و لەو جێگایانش کە خۆیان پێشبڕکیان کردووە تەسەورم نەکرا ئەمڕۆ پێشبڕکێ بکەن جاچمە لای خۆیان بزانم ئەمڕۆ چیەکەن لێرە هاتوون هاوکاری چێ بکەن یاخوداتون پێشبڕکێ بکەن لەگەڵ ماوە. سڵاو لێ بکاکەم جێت بێرە تێپەڕیم بینیم گروپی ئۆفرۆد لێرە جێ پرسیار بوو بۆم ئێوە چیەکەن لێرە بەم کەش و هەوا خۆشە جایەوەم هەر لە ناو بەفر و ئەو شوێنانە بینیوە کە هاوڵاتیان لیان قەومەوە ئەمڕۆیەوە چتانە کرد لە ناوچەی نەوڕۆڵ پێشکی بە خێراتنی کۆباسەکەم عزیتان کێشە زەحمەتان کێشە بۆ ئێرە ئێمە هەم وەکو خەڵکی پارێزگای هەڵەبجە و هەم یامیش خەڵکی منتیقەکەین بڵێن و هاتوین خەڵکیەکەی لێرە بەڕاستی باران زۆر باری و جادە و ڕێگەکان هەمی خراپ بووە خەڵکیەکەی شارەزانیە و ئێمە هاتوین بەدەمی ئەو خەڵکانەوە کە لە ئێران باشە و داوا لەو هاوڵاتیانەی شەکەم ئاگیان لە خۆیان بوو بە ڕێگەوبانەکان چکە ئێراز شوێنێکی زۆر شوێنی مەترینیتایە خەتەریتایە بڵێن و بۆ شۆفێرە بە ڕێزەکان تکا لەو هاوڵاتیانەی شەکەم ئەگەر جەناب بۆ پەیامە بگەێنی بۆ ئەم سنوورەی ئێمە سروشتێکی زۆر زۆر جوانێ کوردستان بەتایبەتی منتیقەی بڵێن ناوچەی نەوڕۆڵی و هەم دەریاچێ هەم تەختایە هەم یاڵە هەم شاخە ینی سروشتەکەی زۆر زۆر جوانە ینی ئەگەر جەنابتان ئەو پەیامە بگەێنن بە هاوڵاتیان سروشتی ئەم شوێنە زۆر زۆر جوانە تکالەکەم لە هەموو هاوڵاتێکی بەڕێز ژینگەی ئەم شوێنە بپارێزێ بەڵام بەڕاستی سروشتەکەی زۆر زۆر جوانە ینی تکاکەم لەو هاوڵاتیانە بە هەموو لایەنێکەوە بە هەموو چیر و توێژەکەێت ئێراوە ڕێز لەم شوێنە بگرێ بەڕاستی شوێنێکی زۆر پاکەشە زۆر شوێنێکی جوانە خەڵک ئەو شەرە بپارێزێ تکاکەم ئێوە کاچن بە هەتەم خەڵکەوە بە هانای خەڵکەوە چی هاوکارتانە ئەوکی هاوکاری کردو ئێمە وەکو هاوکاری ئێمە بەدەمی خەڵکەوەچین و سپاس بەخۆی ئەمە پێویستیمان بەوەنی ئەممان بڵێن بەشی میکانیکیەکەمان هەموو بڵێن هەرێکی لەو بەشی میکانیکی هەر بخۆی بەهرەیەک و مینەیەکی ئێمە سپاس بخوای گەرۆک و گروپەکەی گروپی ئۆفرۆدی هەڵەبجە ئێمە پێویستیمان بە کەس نێ بگرە ئێمە خەڵکێک کە بە هەر کاتێک لە هەر فەسلێکا بێ لە هەر وەختێکا بێ ئێمە ئەتوانین بەدەمی هاوڵاتیەوە بچین لە هەر شوێنێکا بێت لە کاتی بارانە بێ بە هەر کاتێک بێ کە نەڕەحەت بێ ئێمە وەکو گروپی ئۆفرۆدی هەڵەبجە خزمەتی و خەڵکەکەین و بەدەمیشانەوەچین هیچ لایەنێکی بەرپرس قەجاوکاریەوەی نەکردووە جوانکارەکانتان زیاتر بەردەوامی بەڵێ مسپاسی هەموو پارێزگای هەڵەبجەیەکەم بە هەموو لایەنەکانەوە و لێرە ینی ئەوەیە کە باسی کەم بەڕێز شێخ تاریخ سەرۆکی بازنەی هەڵەبجەی بڵێن ئەو زۆر هاوکاریمان بووە ئێمە ڕۆشین بۆ فیستیڤاڵەکانی بۆ نمونە پارێزەکانی کوردستان بۆ هەولێر بۆ کەلار بۆ سلێمانی ینی ڕۆشین زۆر ئەوان هاوکارمان بوون لە بۆ ڕێگەکان لەبەر ئاسانکاریمان بۆ بکەن بەڵێ تێچوێم ئۆتۆمبیلانە چەندێکە و وەکو چی هاوکارتان بۆ لە دروستکردنیان و نرخەکانیان تا چەند بۆ چەنە بەڵێ ئێمە ئەگەر ئاماژەی بۆ بکەم نەبێ بە خۆهڵان ناو گروپەکەی ئێمە بەڕاستی تیمێکی تۆکمە و بەهێز ناو ئەم گروپە هەیە و کاکڕامیار کاکاروان و ئەگەر ناوی زۆربیان نێنم داوای لێبوردنەکەم وەستا شاو بە تایبەتی ینی زۆر زۆر کەسێکی بەتوەنا و بلیمەتە لە بواری سیارە و دیزایانی سیارەکانە و ئێمە هەر خۆمان بۆ خۆمان چارەسەری خۆمانەکەین بۆ کێشەی سیارەکانی خۆمان بۆ ئۆتۆمبیلەکان ئەمانە با بڵێن ناویان چییە ناو هیچ ناو نازناوێکیان هەیە یاخود ئەم تایانە کاتێکە بۆ نمونە گەر لە شوێنێک تا پەکتان بکەوێت شتێک تای سپێرتان پێ چوزانم ئەمانە چۆن حەلەکەن ئێمە وەکو بڵێن ئەم ئۆتۆمبیلانە ئەگەر کاکڕێمێر ئەمە وەسا ڕامیارە وە خۆشێتی جەنابی ئەمە بڵێن هەر هەمی گروپەکە چاو بە دیزایانی ئەم سیارە و لە بڵێن لە تایەکانی و تایەمان هەیە 38 و تایەمانەیە 37 تای هەیە ینی بەپی ڕێژەکەی زۆر زۆرە ئەتوانی بڵێن حەجمی بەرزکەیتەوە ینی حەجمی تایەکە بەس ئەبێ دەستکاریکەی بە قیازدانی لەبەرەوە کێشە بۆ دروست نەبێت لە کاتی کە نمایشەکەیت ئەمە کاکرامیارە ئەمە گورگی برسیە ببرە و شێش بەکارێنم بەڵام هەموو گروپەکان بۆ خۆی هەڵبژاردنێکیان هەیە بۆ ئۆتۆمبیلەکان بڵێن ئای وەکو نازناوێک بۆیان ئەمەیش هانی باژەرە هانی باژەر بژە و ناوم لێ ناوە و ناوم پێ جوان بوو
و ماشەڵڵا سیارەکانیش سیارێکی تووەکمە و بەهێزن ئەمجا ئێمە بەشداری هەموو زۆربەی بتوڵەکانمان کردو هەر یەکێ لە سیارەکانمان پێشوو کاکاروان یەکەمی هێناوە و کاڕامێر لە هەولێر سێمی هێناوە ئێمە وەکو گروپی ئۆفرۆدی هەڵەبجە گروپەکانی کە بۆ نمونە ئەوان زۆر نوکو پارێزەکانی کوردستان ئەوان زۆر بڵێن زۆرن ئەوان بڵێن ئەوان کردوای 15 سیارە بەشداریەکەن ئێمە کردوای 5 سیارە بەشداریەکەن کردوای ئانی ڕێژەکە زیاتر کردوای کەمترە بەپێ ئەو کاتی ئەو سیارانەی ئێمە لە ئامادەیە بوو ئۆفرۆد زۆر کاتەیە ڤیسیڤالەکانیش ببوورە ڤیسیڤالەکانیش لە ناکاتێکە ئەنی ئێمە ئاگادارەکەن گروپەکانی کە یعنی ئەمە فریای زۆربەی دەستکاری سیارەکان ناکەن زۆربەی سیارەکانمان لەبەر ئەوە دواکەین ئەمە سیارەکانمان سوپاس بۆ خوای گەورە هەمی تووەکمە و بەهێزە سیارانە چنە معرەز بفرۆشن یان هەر دەسا و دەسەکە لە بینی خۆتان ئەوانەی کە خولیای ئەم جۆرەوەشانێ ئەمە سیارەی معرز نیە ئەمە هەر بڵێن ئەو خاوەن پیشانە یاخۆ ئەو خاوەن میهنانەکە حەزیان بەم جۆرە نمایشەیە لە ئۆفرۆدا باوەڕ ناکەم هیچ کەسێ دڵی بێت بیاتە معرز و لەبەرەوە ئەو سیارە چاوی ئۆفرۆدی نییە ببوورە چاوی ناو معرزینی لەبەر هەموو ئۆفرۆد یاخۆ بڵێن سایقی ئەم سیارانە پێی باش نییە سیارە بواتە معرز لەبەرەوە لەوانێ هەیە وەکو برادایەتی ئەوە ئەبێ لە بینی گروپەکانە سیارە ئاڵگۆڕەکرێ بەڵێ ئەوەی شەرێکی لە بۆساکاران خۆیەتی ئەوەی سا لە خوارەوە بوو نەدوت نرخەکانیان چەند بۆ چەند نرخەکانی ئەمە دوو دەفتەر و تقریبان دەوەڕقی تێشووە ینی حەسب کات و وەخت بڵێن دەستکاری کراوە تقریبان خۆیان لەو ڕێژە کە ئەو بڵێن ئەو تەکلیفەی کردووە ئەمەش هەر کاگڕامیار ئەمەش بڵێن تقریبان کاگڕامیار ئەمە تەکلیفەکەی چەند بوو ئەم سیارەی تۆ تقریبان ئەمە لە خۆیدا لەو ڕێژەکە کاگڕامەر نازانمەگە لێ بێ 180 وەرەقە لەو ناوە بۆ خۆی چکە هەمی بۆ نمە دەبڵی ئێستا ئەوە ئەگەر کاکە ئەمە هەمی ستیلە ئەمە هاوکاری مەشینەکەیەکە ئەمە هاوکاریی مەشینەکەەکە بۆچی لەبەرەوە مەشینەکەی گەرم نابێ لە کاتی لێخوڕینی نمایشی ئۆفرۆتە یعنی ئەمە هەمی ستیلە دروستمان کرد ئەمانە هەمی کێشوێکی زۆری تێچێ ترستانی بۆ شاخ و یاڵا سەرەکەون وەڵی من خۆم یەکیان خۆم ئەگەر نوێ بەخواڵ بڕین زۆر شوێنم سەقەت بوو ئێستا ئەمەم سەقەتە ئەم پەنجانە تاونی ینی ئەزانیشی ئەمە خولیایە حەز هەموو کەسی ڕامەسیەکەی لێ هاتووە زۆربەمان سێریگە بەڕێز هەمومان بڵێن زۆربەی مرۆڤەکان بۆ خۆیان هەمویان حەزی زۆرە بەس خولیا جیاوازە تۆ کە خولیایەک و هەیە بۆ شتێک کەس ناتوانێت ئەمە لێ خۆڕێسە لەوانەیە خەڵکێک بێت لام سارەسەکەی لەگەڵ ئێمە هەر وەزعی زۆر ناوێرم جا ئەمە بڵێن ئەبێ تایبەت بی یاخو هەڵبژار بنی بۆ ئەمە ینی خولیانی ژەی بینم مەڵە مەکەوێتە خوارم بەڵێ ئەمجا ئێمە ینی ئەوە نەبێ بڵێن وڵا بەدەم خەڵکو ئەشین خوانەکە بۆ ئەوە بێکە ئەمە خۆمان باسیەکەین ئێمە خزمەکاری ئەو کەسانی کلیانە خۆمێ بەڕاستی بەس ئەم سارانی ئێمە لەم سنوورە لەم منتیقە بەناو بە فرو قوڕا و شوێنێکە شوێنی جادەنێ خۆی ناوەکەی خۆی بەخۆی ئۆفرۆد لادان لە جادەیە ئێمە هەر کاتێک هەر کەسێک هەر وەختێک پێویستی بە گروپی ئۆفرۆدی هەڵەبجە بێت لە هەر شوێنەکە بێ و ئێمە خزمەتی خەڵکەکەین ئێستا بە نزیکەی بە دقیقینە چەند کەستان ڕزگار کردووە زۆر ئەلم بارانی پێشوە لە خواری خۆمانوە لە خوار و ئارۆزواری پێڵە مەجموعە خەڵک هاتوون بڵێن خەڵکی ئێرانە بوون بڵێن غیر کورد بوون بارانیشە بارەوە ڤیدۆکانیشمانە وێنەکانیش دامان بە شوێنیکە سوپاس بخواان دەستیان دەستخۆشیان لەکەم بڵاویان کرد حەز ناکەم ناوی شوێنەکە بم هەوەکو جەنابدان هاتن ئێمە ڤیدۆکانمان داوان لێکردین کەەوە توانین ڕۆشتن بەدەمی و خەڵکە لەو کاتە لەو بارانە بۆشەوە و شانازی پێوەکەین وەکو گروپ ئێمە شانازی بۆ ناکەین بۆ باسکردنی یعنی خەڵکێکەیە کە توای تووشی ڕووداوێکە بێ خێزانی پێ ئایلی پێ لەم شوێنە کەس شگنابە کوردی نازانێت یا خەڵکی ئێرە نییە یعنی ئێمە ئەوە ئەەکەین لەبەر خەڵکیانی خڕزگارجر سەربەر زەبێەوە کامیشە لەوێن دەستان خۆش بماندونەوە سپاسی ئەوەشەکەم سپاسی جەنابیشتانەکەم و وێنەگرەکەیش و یەک شتەیە لێرا کاکەم لە هاوڵاتیان لێرا ئێمە وەکو پارێزگای بڵێن خەڵکی هەڵەبجەی سنووی پارێزگای هەڵەبجێ شەید ئێمە داوا لە ئەو خەڵکان بەڕێزانەکەن کێن ئێراوە ژینگە شوێنەکە پارێزن وەکو چیان بیپارێزن سروشتێکی زۆر جوانی هەیە ئێرا و باوەڕاکەمی شوێنە لە کوردستانە بەخە ئەم سروشتە جوانی تابێ داوا لەو هەوڵاتیانە ئەەکەم شوێنەکە پارێزن ئێمەش دەستخۆشی لێ ئەوەکەن سوپاسانەکەم